بینەرانی بەڕێز لە هەر کوێگەن لە بەرنمەی ڕاوێ ڕۆژی ستێر تیڤۆم کاتۆم و کاتێکتان باش لە بەرنمەیەکی دیکەدا لە خزمەتی ئەوەی بەڕێزدان کە تایبەتە بە بەرخودانی سەردەم کە لە ئافرین دژ بە داگیرکەری ڕژێمی تورک بەڕێوە دەچێت لەم بەرنامەدا هەڵبەتە وێڕای هەڵسەنگاندنی کۆی گشتی ئەو بەرخودانەی کە لەوێ دەکرێت کە ئەمڕۆ چوار ڕۆژی پڕ کردوێتەوە هاوکاتە و هێرشانەی کە ڕژێمی تورک و ئامانجەکانی کە دەیکاتە سەر ئافرین هەڵوێستی وڵاتانی نێودەوڵەتیش بە تایبەتی ئەمریکا، رووسیا، فەڕەنسا، ئەڵمانیا و بەریتانیا و نەتەوەیەکگرتوەکان هەڵ دەسەنگێنی بۆ مەبەستەش لێرە لە ستۆدیۆ میوانداریمان کردووە لە زۆر بەڕێزان نەجیبە قەرەداغی ئەندامی ناوەندی ژنەلۆژی زۆر بەخێر بێ هەروە شاسوار مامە ڕۆژنامەوان بەڕێزیشتان زۆر بەخێر بێت. زۆر سپاس. سپاستانەکەم. سەرەتا دۆسیەکمان لەسەر کۆی گشتی هێرش و پێکادانەکان و بەرخودانی ئافرین هەیە. هەڵبەتە ئەم بەرخودانە بە بەرخودانی سەردەم ناونراوە پاشان دێمەوە لەگەڵ بەڕێزان تا گفتوگۆی زیاتر دەکەین. بەڵێ بینەرانی بەڕێز لە ئافرین بەرخودانی سەردەم شکۆمەندانە دژ بەرتەشی داگیرکەری تورک بەردەوامە. قەسەدەش کوژرانی دەیان سەربازی و چەتەی تورکی ڕاگەاندووە لە بەرامبەر ئەمەدا چەتەکانی تورک لە زەمین و ئاسمانەوە بردمانی خەڵکی سڤیل دەکەنەوەش نیشانەیەوەیە کە لە سەرەرزی واقع ناتوان ڕوبەڕووی شەڕوانان ببنەوە بۆیە پەنا دەبەنە بەرکردەوەی وەها چەپاڵ جارێکی دیکە لە جەندریس کۆمەڵکوژیەکی دیکەیان ئەنجام داوەتەوە. لە ئەفرین بەرخۆدانی سەردەم پێی نایە چوارەمین شەو و ڕۆژی خۆیەوە و شکۆمەندانە دژی دووەم گەورەترین ئەرتەشی ناتۆ و تاقمەچەتەکانی ئەلقاعیدە و بەناو دەرعی فرات درێژەی هەیە. ئەرتەشی تورک و تاقمەچەتەکانی کە بەدەیان هەزار چەکداری پۆشتە و پەرداغ و بە پشتیوانی دەیان فڕۆکەی جەنگی و سەدان تانک و زرێپۆش و تۆپخانە هێرشیان کردە سەر ئەفرین. بە خەیاڵی خۆیان وایان دانابوو کە لە ماوەیەکی زۆر کەمدا ئەفرین داگیر بکەن و لەوێشەوە بەرەو منبەج و کۆبانی بەڕێ بکەون و ئەوێش داگیر بکەن. بەڵام بەرخۆدانی کەم وێنەی شەروانانی ئازادی هێزەکانی سووریای دموکراتی کە لە بەرامبەریاندا نواندیان دووچاری شۆکی کردوون و هەموو خەون و خەیاڵەکانیانی پوچەڵ کردەوە. وێڕای ئەوەش هەموو هێرشەکانیان تێکشکاندون و لە زۆر شوێنیش پاشەکشیان پێکردوون. لەو بوارەشەوە ئەمڕۆ هێزەکانی سووریای دموکراتی قەسەدە ڕاگەندراوێکیان بڵاو کردەوە و ئاشکرایان کرد سەعات 1:30 بەربەیانی ئەمڕۆ سەربازان و چەتەکانی ئەرتشی تورکیا هەوڵیاندا لە گوندی تەلجیجانی سەر بە کانتۆنی شەهباوە سنوورەکانی ئەو کانتۆنە ببەزێنن. بەڵام شەروانان ڕێگەیان لێکردوون و گورزێکی کوشەندەیان لێداون. بەو هۆیشەوە 15 چەتەی تورک کوژراون. قەسەدە لەو بارەشەوە ڕایگەیاند لە ماوەی 4 شەو و ڕۆژی هێرشەکانی تورکیەدا کە بەدەیان باڵەفر و سەدان تانک و تۆپ و ڕۆکێت بە بەرفراوانی بردومانی زۆرێک لە ناوچەکانی ئەفرین دەکەن. بەڵام هەموو ئەوانە ئەنجامێکی ئەرێنیان بۆ دوژمن نەهێناوەتە ڕوو. قەسەدە زانیاری دەدات و ئاشکرای دەکات بە تایبەتی لە گەڕی قەستەڵەیە هێزەکانی دوژمن ویستویانە بە پشتیوانی فڕۆکەی جەنگی و تانک و تۆپ پێشڕەوی بکەن. بەڵام شەروانان بە توندی ڕوبەڕوویان بوونەتەوە وێڕای ئەوەی هێرشەکانیان تێکشکاندون پاشەکشیان پێکردوون و بەدەیان چەتە کوژراون. تا ئەم ساتانە شەڕ لەو ناوە بەردەوامە. لە دەوروبەری گوندی قۆداش چەتەکانی تورکیا کەوتبوونە جموجۆڵ و هەوڵی داگیرکاری. بەڵام بوونەتە ئامانجی ئۆپەراسیۆنی شەروانان و تێیدا 6 سەربازی تورک کوژراون و زرێپۆشێکیش بە تەواوەتی تێکشکێنراوە. لە دەوروبەری گوندی ئەتمیش هێرشێکی بەرسەربازانی تورک تێکشکێنراوە و ژمارەیەکی خەڵکی مەدەنی کە بەدیرگیرا بوون لەلایەن شەروانانەوە ڕزگار کراون. ئەرتەشی تورکە لە سەرجەمبەرەکانی شەردا تێکشکێنراوە و تاوەکو ئێستا دەیان کوژرا و برینداری داوە و نزیک 12 تانک و زرێپۆشیان تێکشکێنراوە ناتوانن ڕوبەڕووی شەروانان ببنەوە. بۆیە وەک تۆڵەکردنەوە پەناوەبەر بردومانکردنی خەڵکی سیویل دەبات. لەو چوارچێوەیەدا لە دەوروبەری ناوچەی جەندەریز بەهۆی بردومانی تورکیەوە کۆمەڵکوژێکی نوێی سیویلەکان ئەنجام دراوە و تێیدا لانی کەم 2 منداڵ و 2 ژن شەهید بوون. ژمارەیەکی زۆریش لە هاوڵاتیان بریندار بوون. قەسەدە لەو بارەیەشدا ڕادەگەیەنێت گوندی قەرێنی ناوچەی بولبولیش کە ئەرتشی تورک داگیری کردبوو بە ئۆپەراسیۆنێکی شەروانان پاکراوەتەوە زیانێکی گیانی و مادی زۆریش بەر دوژمن کەوتووە. هەروەها لە گوندی ئامارای ناوچەی مابات شەروانانی قەسەدە لە ئۆپەراسیۆنێکی تایبەتدا لە سەربازانی تورکیان داوە بۆ هۆیشەوە 24 سەرباز و چەتەی تورک کوژراون و لە ئێستاشدا شەڕێکی دوژوار لەو ناوچەیە بەردەوامە. لە گوندی کوردۆی ڕاجۆش شەروانان لە دژی سەربازانی تورک و چەتەکانیان ئۆپەراسیۆنێکی بەرفراوانیان ئەنجامدا و وێڕای تێکشکاندنی ماشێنێکی سەربازی
لانی کەم 6 سەربازی تورکیش کوژراون. ئەمە و ئاژانسی هەواڵی ئانەهار ڕایگەیاند ئەمڕۆ ئەرتەشی تورک هێزەکانی خۆی لە پشت ئەو دیوارەی کە لەسەر سنووری ناوچەی شێت دروستی کردبوو کشاندەوە و چەکدارانی تاقمەچەتەکانی بەجێ کردووە. دوێنێ شەروانانی قەسەدا چیای بەرسایە و دەوروبەریان لە سەرباز و چەتەکانی تورک پاک کردەوە و باز لە کوژران و برینداربوونی ژمارەیەک سەرباز دەکرێت. ئەرتەشی تورکیش بۆ یەکەم جار لە شەڕی ئەفریندا دانی بە کوژرانی سەربازێک لە چیاکە ناوە. لەلایەکی دیکەوە ئەمڕۆ ڕاگەیاندرا ڕاگەیاندکارێکی یەکینەکانی پاراستنی گەل یەپەگا تۆڵ هەڵدان وڵات لە کاتی ڕۆماڵی و شەڕ و پێکدادانەکاندا لە گردی قەستەڵی جەندۆی سەر بە شارۆچکەی شەڕای ئەفریندا شەهید بووە و گەیشتووەتە کاروانی نەمران. بەڵێ دێنەوە خزمەتی میوانانی بەڕێز نەجیب قەرەداخی لای تۆ دەست پێ دەکەم. 4 شەو و 4 ڕۆژ دووەم گەورە ئەرتەشی ناتۆ پەلاماری نزیکەی 3800 بۆ 4000 کیلۆمەتری چوارگۆشە لە ئەفرین دەدا. وەکو لەو راپۆرتەژە ئاماژەمان پێدا ئەمان بەو خەیاڵە هاتبوون لە ماوەیەکی زۆر کووردا بگەنە ناوەندی ئەفرین لە ئەفرینیشەوە بەرەو من بجیش تەنانەت وەکو ئەردۆغان دەیوت دوایی دەچینە کۆبانی و تا شیمالی عێراقیش ناوەستین. بەڵام هاوکێشەکە پێچەوانە بۆتەوە بەرخودانێکی بێوێنە لەوێ. بەڕێز خوێندنەوەت بۆمە چییە؟ بە هەردوو دیودا دیوی ئەرتەشی تورک و دەوڵەتی تورک دیوی ئەفرینیش کە لەوێ ئەو بەرخودانەیە. بەڵێ سەرەتا سەری ڕێز و نەوازش بۆ شەهیدانەی کە لە ماوەی ئەو 4 ڕۆژەیە لە ئەنجامی ئەو هێرشە وحشیانەی دەوڵەتی تورکیا ژیانیان دەستداوە سەری ڕێز و نەوازشدا دەنەوێنم. سەرخۆشی لە کەسوکار و لە هەموو گەلی کورد بە تایبەتی ئازادی خوازان دەکەم. لەلایەکی دیکە ڕیسوایی بوو ئەو بە تایبەتی بۆ دەوڵەتی تورکیاوە ئەو ڕێکەوتنە قێزەونەی کە لە بەرامبەر بە ئافرین ئەنجام دەدرێ. بەرخودانی ئافرین بەرخودانێکی تەنیا هەرێمیە پەیوەست بێ تەنیا بە هەرێمی ئافرین یا کانتۆنی ئافرینەوە ناو هێرشەشی کە دەوڵەتی تورکیا لە بەرامبەر بە ئافرین ئەنجامی دەدا ڕێکەوتنێکی ئیقلیمی یا ڕێکەوتنێکی تەنیا هەرێمی یان تەنیا سیاسەتێکی دەوڵەتی تورکیا لە بەرامبەر بە گەلی کورد. ئەلبەتە ئاوی ئەم سیاسەتە لایەن هاوپەیمانێکی قێزەونی ڕێکەوتنێکی پێشوەختەی نێوان رووسیا نێوان دەوڵەتی سووریا و هەروەها تا ئاستێکی دەتوانین بڵین ئێران لەو مەسلەیە دەستی هەیە لەبەرەوەی کە قۆناغی دوای بە تایبەتی ڕزگارکردنی ڕقان ڕزگارکردنی منبەج بە شێوەیەک هاوسەنگی هێزی لە هەرێمەکەیە گۆڕیوە و بە تایبەتیش ئایندەی سووریا بە شێوەیەکی ڕوون لە چوارچێوەی ئەو پرۆژەیە کە لە ڕۆژاوای کوردستان و باکووری سووریا گەشەی کردووە بە دیار دەکەوت. ئیدی ئەو پێگەیی کە گەلی کورد لە ڕۆژاوای کوردستان بەگشتی وە باکووری سووریا بەدەستی هێناوە. ئیدی ئایندەی سووریا مۆدێلی پێکەوە ژیان مۆدێلی دیموکراسی مۆدێلی خۆبەڕێوەبەری مۆدێلی تەنانەت زیهنیەت و بیرکردنەوەی دیموکراتیانە سیاسەتی دیموکراتیانە و هەروەها ژیانێکی پێکەوەی هاوژیانی هاوسەرۆکایەتی هەموو ئەم تەرمانی کە لە نێو ئەم مۆدێلە نوێیە یا بیرکردنەوە نوێیی کە لە ڕۆژاوای کوردستان گەشەی کردووە لە چوارچێوەی سیستەمێکی خۆبەڕێوەبەریا گەشەی کردووە. ئەمە نەبوو دەوڵەتی تورکیا نەبوو دەوڵەتی ئێران نەبوو دەوڵەتی سووریا نەبوو کۆنەپەرستانی ناوخۆیی قوت دەچێ. و لە لایەکی دیکەوە ئەگەر بەبیرتان بێ بە تایبەتی لە دوای مەسەلەی ئیدلیب و بە تایبەتی کۆنتڕۆڵکردنەوەی بەشێکی زۆری ئەو هەرێمانەی کە پێشتر لایەن ڕژێمی داگیرکەری سووریاوە کۆنتڕۆڵی بەسەرەوە نەمابوو لەبەرەوە هەم لەلایەکەوە ڕۆژاوای کوردستان ئەو پێگەی خۆی لە چەسپان و ئەو مۆدیلەکەی خۆی بە تایبەتی لە من بەجوو لە دوای ڕزگارکردنی ڕقاوە ئیدی بڵاو دەکردەوە بە هەرێمەکانی دیکەیە. بەڵام لەلایەکی دیکەوە ئەو بۆشایی کە لە ئاستی کێشمەکێشی نێودەوڵەتی دروست دەبوو ئەو دەرفەتی ئەو سیاسەتی بۆ ئەوە کردەوە کە ئەفرین بە شێوەیەک بکرێتە قۆچی قوربانی و لەسەر مێزی گفتوگۆ بازاڕی پێوە بکرێ. لە ڕاستیە ئەم بازاڕیە دەکرێت بوترێت کە سەرەتا سیاسەتێکی قێزەونی رووسایە لە بەرامبەر بە گەلی کورد ئەو بازاڕەیە کە
بە گۆڕینی هاوسەنگی هێزە نێوان بە تایبەتی چەسپاندنەوەی جارێکی دیکە دەسەڵاتدارێتی ڕژێمی بەشەر ئەسەد لەو هەرێمانەیە هەر لێدوانەکەی ئاڵدار خەلیل کە لەم ڕۆژانەی دوایەدا باسی ئەوەی کردووە کە ڕووسەکان بە شێوەیەکی ئاشکرا داوایان ئەوەیان کردووە کە ئەفرین جارێکی دیکە ڕادەست بە ڕژێمی سووریا بکرێتەوە وەلە قەسەدە لەو هەرێمانە بکشێتەوە بەڵام گەلی کورد بێگومانە ئەوە ڕەت دەکاتەوە نەک بەتەنیا ئەوەی لە کانتۆنی ئەفرین دەست هەڵ بگرێ ئەو زیاتر دەیەوێ ئەو مۆدێلەی کە هەیە ئەو مۆدێلەی کە گەشەی پێدەدا لە نێو گەلانی دیکەیە لە نێو عشیرەتە عەرەبەکانە لە نێو گەلانی دیکەی ئاسووری سووریانی ئەرمەنی لە نێو گەلانی دیکە پەکاتەکانی تورکمان پەکاتەکانی دیکەیە گەشەی پێ بدا لەبەر ئەوەی ئەوە تاکە گەرانتیە کە نەفەسی دیموکراتیانە بۆ گەلانی ئەو هەرێمە پێکەوە ژیانی گەلان لەو هەرێمەیە ئەو بکە لە نێوان مسۆگەر بکە لەبەرەوە لەلایەکە ئەو بەرخودانە بەتەنیا بەرخودانی گەلی کورد نییە ئەو بەرخودانە بەرخودانی هەموو پێکاتەکانەکە تینوی ئازادی و دیموکراسین و تەنیا پەیوەست نییە بە بەرخودانی هەرێمی ئەفرینەوە بە پێچەوانەوە ئێستا ئەو شەڕە بە شێوەیەک لە شێوەکان دەکرێت بوترێ شەڕێکە کە بەرەیەکی ئازادی خوازانە کە درێژ دەبێتەوە ڕەهەندەکانی درێژ دەبێتەوە بۆ زۆر جێگەی دیکەی دنیا کە ئێستا هەر ئێستا یەکینەیە ئینتەرناسیۆنالەکان ئەوانیش ڕایان گەیاندووە ئامادەن بچن وەکو چۆن لە کۆبانی بوون لە ڕقابوون نەچنە ئەفرینیش بێگومان ئەمە نەک تەنیا لەباری هێزەوە کە هێز بچێتە ئەوێ لەبەرەوەی ئەفرین بۆ خۆی هەم لەباری جوگرافیەوە هەم لەباری هێزی بەشەریەوە هەم لەباری ئامادەکاریەوە کە 6 ساڵە پێشبینی هێرشێکی ئەوە لە دەوڵەتی تورکیا و لە ڕژێمی بەشەر ئەسەد و لە ئەو ئیتیفاقی ئەو هاوپەیمانەی لە بەرامبەر بە ئەفرین پێشبینی کرابوو خەڵکی ئەو هەرێمە پێشبینی ئەوەی کردبوو بەڕێوەبەرانی ئەو هەرێمە پێشبینی ئەویان کردبوو لەبەرەوە بە بەردەوامی لە ئامادەکاری تیارکردنی هێزی هەم سیاسی هەم تیارکردنی هێزی چەکداری هەم خۆ بەڕێوەبەردەکردن بێگومان نەک ئەفرین کوبانی نییە کوبانی دەتوانم بڵێم بەداخەوە لەوێ لەگەڵەوەی کە لە دوای ئەوەوە هەم خۆ بەڕێوەبەراتی لەوێ ڕەخنەدانێکی جدی خۆی داکە غافڵگیر کران و ئامادەکارێکی سەرتاسەریان نەبوو بەڵام ئەفرین 100 جار کوبانی تێپەر دەکا ئەفرین لە ڕۆی ئامادەکاریەوە بێگومان ئەفرین لەباری جوگرافیشەوە ئەو هەرێمەنیە کە بە ئاسانی ئەلبەتە بەڵێ کۆبانی دەشتایی بوو دەشتایی بوو بە ئاسانی بوو بێگومان و دەوڵەتی تورکیا لایەکی دیکەوە مرۆڤ دەتوانێت بە دیوێکی دیکەیە بگوترێت کە دەوڵەتی تورکیا بە هێرشی لە بەرامبەر بە ئەفرین دوایین پەلەقاژەکانی ئەو بلۆکە فاشیستە نەژاد پەرستەی کە لە ئاستی ناوخۆییە حەچی ویستی کردی لە بەرامبەر بەگەلی کورد لە باکووری کوردستانە بەڵام نەیتوانی چۆک بەگەلی کووردا بدا لە ڕاستیە ئەوە تۆڵی قێزەونی ئەردۆغانە کە لە بەرامبەر بە ئەوەی کە نەیتوانی لە باکووری کوردستان بیکە تەنیا توانی شارەکان لەگەڵ زەویە تەخت بکە خەڵکەکەی کۆچبەر بکە بەڵام نەیتوانی ئیرادی خەڵک تەسلیم بگرێ بەڵام ئەوە دەیەوێ لە ئەفرینە هەمان هەوڵدان دووبارە بکاتەوە بەڵام بێگومان لە ماوەی ئەو 4 ڕۆژەیە چیان توانیوە بکەن چەندێک توانیوانە پێشڕەوی بکەن بێگومان لە داهاتوشدا هەرەوە دەتوانن لەبەرەوەی کە هەروەکوتم لە ئەو بەرخودانی کە لە ئەفرینە هەیە بەرخودانیەکە کە ڕەگ و ڕیشەی بۆ شارەکانی دیکە درێژ دەبێتەوە و بەرخودانێکی سەرتاسەریە تێوریەکی ئەو حرەکەتە کاری پێدەکات لە ڕووی فەلسەفیەوە وەکو جەستەیەک یەک بۆ گشت بۆ یەک لە یەک جێگەی کوردستانە ئەگەر یەک جێگە یەک کەس یەک گروپ یەک پێک هاتە ڕوبەڕووی هێرش ببێتەوە هەموو گەلی کورد هەموو پێکاتە ئازادی خوازەکانی سەر خاکی میزۆپۆتامیا خاکی کوردستان لە بەرامبەر بەوە بەرخودانەکە لە بەرامبەر بەو هێرشانە بەرخودانەکە بە هەمان شێوە تاکەکانی ئەو کۆمەلگایە بە هەموو پێکاتە جیاوازەکانیەوە بە شێوەیەک تیارکراوە بە شێوەیەک پەروەردەکراوە کە هەر تاکێک خۆی بەرپرسیار دەبینێ لە بەرامبەر بە گشتە لەبەرەوە تیۆری یەک بۆ گشت بۆ تاک ئەمڕۆ لە ئەفرین جێبەجێ دەکرێت بەڵێ باشە دەسپاس بەڕێز نەجیبە بەڕێز شاسوار مامە ئێمە کۆبانی هەبوو وەکو بەڕێز نەجیبە ئاماژەی پێدا ینی ئەزمونێکە لەوێ بینیمان
زیاتر لەوەش کە زۆر نزیکترە لە عفرین بەداخەوە زۆر باسی ناکرێت بەرخودانی گەڕەکی شێخ مەقسوودە ینی چەندین ساڵ تورکیا بە هەموو دام و دەستگاکانیەوە بە هەموو تاقمەچەتەکانیەوە بە هەموو ئیمکانیەتیەوە ڕژێمی سووریا لەوێ فڕۆکەش بەکارهات بەڵام نەیانتوانی شێخ مەقسوود ڕادەست بکەن ئیرادەی گەلەکەی بشکێنن پێدوان نییە ئەم بەرخودانەی کە ئێستا لە عفرین دەکرێت درێژکراوەی هەمان بەرخودانی شێخ مەقسوودە بەڵام لە عفرین دۆخەکە زۆر جیاوازتریشە لە شێخ مەقسوود. بێگومان من لە سەرەتا دەمەوێ سڵاو بنێرم بۆ بەرخۆدان و ستایشی هەموو شەڕوانانی ئازادی بکەم کە ئێستا لە بەرخۆدانێکی بێوێنەدان لە عفرین. گەڕەکی شێخ مەقسوود نمونەیەکی زۆر دیاری ئەو بەرخۆدانەیەکە ئێمە ئێستا دەیبینین. شێخ مەقسوود لەو گەڕەکانەیە کە لە چەند ساڵی ڕابردوودا گەورەترین بەرخۆدانی نواند لە بەرامبەر هەموو ئەو گروپانەی کە ئێستا لە بەرامبەر عفرین هێرش و پەلاماری عفرین دەدەن بە پشتگیری تورکیا و کۆمەڵێک هێزی دیکە. بەڵام دەمێ باسی ئەوە بکەم کە لە سەرەتادا ئەو هێرشانەی کە ئێستا لە عفرین ڕوو دەدەن لەسەر عفرینن وەک بەڕێز نەجیبە قەرەداغی ئاماژەی پێدا تەنها هێرشی تورکیانین و پێویستە سەیری ئەو باگراوەندە مێژوویە بکەین کە لە ڕۆژاوای کوردستان هەیە بەتایبەت من دەتوانم وا شرۆڤەی بکەم کە هێرشەکانی سەر عفرین ئەنجامی شۆڕشی ڕۆژاوایە ئەنجامی هەموو ئەو شەڕ و ئالۆزیەیە کە چەند ساڵێکە سووریای گرتوتەوە ئەو لایەنانەی کە لە زەمینە لە سووریا بوونیان هەیە و ئەو پرۆژانەی کە لەسەر سووریا هەوڵیان بۆ دەدرێت خەریکە لە ئێستادا هەر لایەنێک لە پرسینەوە لە ئەنجامەکانی خۆی دەکات لەو دەستکەوتانەی کە هەی بووە. تورکیایەکێک لەو دەوڵەتانەیە کە کەمترین نەک هەر دەستکەوتی نەبوو لە ئالۆزیەکانی سووریا بەڵکو زیانێکی زۆریشی بەرکەوتووە بۆیە دەوێت قەرەبووی زیانەکانی خۆی بە پەلامەردانی عفرین بکاتەوە. بۆچی عفرین؟ چونکە عفرین ناوەندی بەرخودان و ئەو شۆڕشەیە کە لە ڕۆژاوای کوردستان زیاتر لە 20 ساڵە زەمینە سازی بۆ دەکرێت هەم لە ڕووی هەڵکەوتەی جوگرافیەوە هەمیش لە ڕووی پێکاتەی کۆمەڵایەتیەوە خاوەنی کۆمەڵی خەسڵەتە لە عفرین کە تورکیاش هەز دەکا بە لێدان لە عفرین لە ڕۆحی ئەو شۆڕشە دەدات کە لە ڕۆژاوای کوردستان بەڕێوە دەچێت بەوەی کە خەڵکی عفرین گەلی عفرین وا ناسراون کە نەک تەنها ڕۆژاوای کوردستان هەموو سووریا دەژیێنن هەم لە ڕووی خۆبەڕێوەری خۆیان هەم لە ڕووی ئەو بەرهەمانەی کە لە ناوچەکەدا وەبەری دێنن گەلانی سووریای پێدەژێنن بۆیە تورکیا هەز دەکا کە لێدان لە عفرین لێدانە لە تەواوی ڕۆژاوای کوردستان ئەو بە تەنها هێرشێک نییە بۆ تەنها سنوورێکی دیاری کراو بەڵکو ئەڵبەتە خۆشیان نایشارنەوە ئەردۆغان و تێمە دەچینە منبش دەچینە کۆبانی دەچینە قامشل و هەتا وەکو خۆیەوت باکووری عێراق لێیان پاک دەکەینەوە. بەڵێ بەڵام ئەو خاڵی ئەوەیە کە دەیانەوێ دەستی پێ بکەن عفرینە چونکە تایبەتمەندیەکی بەرخۆدانی هەیە عفرین و ناوچەیەکەوە هەڵکەوتووە کە بە هیچ جۆرێک نەک هەرداگیر ناکرێ بەرخۆدانێکی بێوێنە دەنوێترێت وەکەوەی کە لە ڕۆژانی ڕابردووش دابینیم بەڵام بینیمان بەڵام ئەوەی تێبینی دەکرێت لەو ئالۆزیانێک ئێستا تورکیا دروستی کردوونەتەوە یاخود بڵێنەوە هێرشانێک کە پێکی دێنێت پیلانگەڕیەکی جارێکی دیکە نێودەوڵەتی هەیە لە بەرامبەر ڕۆژاوە ئەو پیلانگەڕی کە دەمێکە چۆن دەڵێ بە شێوەیەکی شاراوە ئامادەکاری بۆ دەکرێت چونکە ڕاستێکەیە پێویستە ئێمە بیزانین شۆڕشی ڕۆژاوە ئەو خۆبەڕێوەبەری دیموکراتیە کە لە ڕۆژاوە دروست بووە لە نێو هیچ حیساباتێکی نێودەوڵەتیدا نەبووە و بەشێک نەبووە لە پرۆژەی هیچ بلۆکێک کە ئێستا لە ناو سووریادا بوونیان هەیە چ پرۆژەی رووسیا یان پرۆژەی ئێران پرۆژەی ئەمریکا هیچیان. شۆڕشی ڕۆژاوە لە ناو قوڵایی کۆمەلگەی ڕۆژاوای کوردستان بە باگراوەندێکی فەلسەفی لە دەرەوەی ئەو پرۆژانەی کە بۆ سووریا دانراون هاتە پێشەوە و ڕۆژ بە ڕۆژیش گەشەی پێکرد. ڕەنگە لە دوای ماوەیەکی دیکە باشتر ببینرێت کە ئەو زەمینە سازی بۆ شۆڕشی ڕۆژاوا کراوە چەندە ڕێک و پێک بووە و چەندەش کاریگەری دەبێت لە ساڵانی پێشوو. بۆیە پێویستە ئێمەمان لە پێش چاو بێت کە بێدەنگی وڵاتانی سەردەست کە هەندێکیان هەر بە ڕاستەوخۆ وەکو رووسیا لەگەڵ سووریا بەشداریان هەیە لەو پیلانگەڕیەدا و ڕێککەوتون لەگەڵ تورکیا
ئەوروپاش و ئەمریکاش بێدەنگیان پەیوەندی بۆەوە هەیە کە ئەو پەیوەندی کە لەو ماوەیە بە ناوی هاوپەیمانێتی داعشەیان بووە پەیوەندێکی تاکتیکی بووە بەڵام ئەوان لەوەدا بە هەڵەداچوون کە پێیان وا بووە شۆڕشی ڕۆژاواش یان بڵین خۆبەڕێوەبەریە کە پێشێنگایەتی کوورد دەکرێت هەمان نمونەی باشووری کوردستانە یاخود کۆماری مەهاباتە لە 1946 بێ ئاگان لەوەی کە نزیکبوونەوەی ڕۆژاواش لە هاوپەیمانان لە رووسیا لە ئەمریکا نزیکبوونەوەیەکی تاکتیکی بووە ئەو پەیوەندیە و هاوپەیمانێتی کە هەیە استراتیژی نییە بۆیە ئێستاوانیش لەوە تێدەگەن کە بە هەڵەداچوون لەوەی شکست بەو ئەزمونە بێنن شکست بەو شۆڕشە بێنن یاخود بە دروستبوونی واقع بێنن کە لە دەرەوەی پرۆژە و لە دەرەوەی پێشبینیەکانی ئەوان بووە بەڵێ باش سپاس دەکەم خاتونە جیبە تۆ هەڵوێستی بە تایبەتی لە نەتەوەیەگرتوەکان و ئەنجومەنی ئاسایش دەست پێ بکەین بەیان نامەیەکیان دەرکرد نە ئەو هێرشانە و کوشتاری سڤیلەکانیان مەحکوم کرد نە داوایان کرد ڕاگیرێن نە داوایان کرد بە شێوازێک لە شێوازەکان ڕژێمی تورک سەروەری بۆ نمونە وڵاتی سووریا بە پێی یاسای خۆیان خودی ئەنجومەنی یاسایش پێشێل نەکا ینی هیچ ئاماژەیەکیان پێ نەدا لەولاشەوە بەریتانیا زۆر ڕاشکاوانە دەڵێت تورکیا مافی خۆیەتی ئەڵمانیا شەرمنانە دەجوڵێتەوە بە هەمان شێوە فەڕەنسا کە خۆی مژارەکەی بردوۆتە ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی نازانم چی دەستکەوت مژارەکەی بردەوێ و لەگەڵ سوید چیان کرد ینی ئەمانە هەمووی جێگەی پرسیارە ئامانجیان لەمە چی بوو کە بردیانەوێ و هەڵوێستیشان بۆچی بەم شێوەیە بەرامبەر بە تورکیا لە کاتێکا دەوترێ تەنها بۆ دەمکوتکردنی ڕای گشتی بۆ نمونە فەڕەنسا بۆ خۆی 3 ملیار و نیو چەک و تەقەمەنی فڕۆکەی داوە بە ئەردۆغان ئێستا چۆن دێ لە دژی فڕۆکە و تەقەمەنی خۆی بوەستێتەوە لە ئەنجومەنی ئاسایشی نەتەوەیەگرتوەکان بڕیار لە دژی تورکیا دەرکا کە دەرەنجام خۆشی دەگرێتەوە باوەڕی من دەبێ ئومێدێکی گەورە لەسەر هەڵوێستی وڵاتانی زلهێزی جیهان هەڵنەچن لێ لەبەر ئەوەی کە ئەوان بە پێی بەرژەوەندەکانی خۆیان مامەڵە دەکەن ینی مامەڵە تەنانەت بیانەوێ مامەڵە لەگەڵ تورکا بکەن چەند لە باری لاوازیە لە باری بەهێزی شابێ ئەوان بەپێی بەرژەوەندەکانی خۆیان مامەڵە دەکەن ئەوانە لە 100 ساڵی ڕابردوودا هەمیشە بە شوەیەک مامەڵەیان کردو کە ناوەند بەهێز بووە ئۆپۆزیسیۆنەکانیان لە بەرامبەر بە ناوەندەکان هانداوە چەکداریان کردوون و هاوکاریان کردوون ئەم وڵاتە لە بەرامبەر بە وڵاتیان بەکاریان هێناون کەی بەڵانسی هێز بە قازانجی خۆیان بیانەوێ بیگۆڕن بەو شێوێ مامەڵە لەگەڵ هەم ئۆپۆزیسیۆنەکانی وڵاتەکانە دەکەن هەم لەگەڵ ناوەندەکانە دەیکەن بەڵێ ینی ڕاستە لە باشووری کوردستان ئێمە شاهیدی قۆناغێکین لە ماوەی 6 مانگی ڕابردوودا بۆ ئەمریکیەکان هیچ مای سڵترانە سڵکردنەوە نەبوو کە حەشدی شعبی کە هەر کەسێک دەزانێ بە مبارەکەی ئێران ئەرێکرا ڕەوایکردنیان لە لیستی تیرۆری ئەمریکا خۆیدایە ڕاستە ئەمانە پەرچەکرداریان بوو لە بەرامبەر بە سەرکێشیە کە لە پێناوی بەرژەوەندی خۆیان پارتێکی سیاسی لە باشووری کوردستان ویستی ڕێفراندۆم ئەنجام بدا بەڵام ئەمریکیەکان سڵیان لەوە نەکردەوە کە پشت لە ئەو خەڵکە بکەن کە بە دەیان هەزاریان ئاوارە ببن خەڵک بکوژرێ و تەنانەت بەشێکی زۆر لەو خاکەی کە کورد بە خوێنی خۆی گرتبوویەوە و ڕزگاری کردبوو لە ماوەی چەند ڕۆژێکە هەمووی لە دەستگەلی کورد بچێ بەلایەنە و گرنگ نییە بۆ ئەوەشتیش لە ڕۆژاوا دووبارە ئەم هەڵوێستە بە تەنیا لە بەرامبەر بەگەلی کوردوانیە لە بەرامبەر بە هەموو ئەو بزوتنەوە ئازادی خوازانەی کە لە پێناوی ژیانێکی بەها دەیانەوێ بژین لە بەرامبەر بە هەموو ئەو بزوتنەوەنە واهین سێرکە نمونەیەک دەهێنمەوە لەوانەی لە جێگەیەکی دیکە لە مناسبێکی دیکە ئەم نمونەمان هێنابێتەوە وەختێک تامیلەکان لە سریلانکا تێکۆشان دەکەن لە پێناوی پێگەیەکی سربەخۆ بۆ خۆیاندا سریلانکا لە بەرامبەر بە تامیلەکان کۆمەڵکوژێکی ئەنجامدا لە ماوەی کەمتر لە 2 مانگە 200,000 تامیلی کوژران و ئەو زەویانەی کە قەتڵعامی گەوریان تێدا ئەنجامدا بوو بانکیمۆن بە خۆی و هەلیکۆپتەرەکەیەوە بەسەر هەرێمەکانی قەتڵعامەکانە دەرباز بوو و لە دوای دەربازبوونی لەسەر ئەو هەرێمانە چوو لەلایەن سەرۆکی سریلانکاوە پێشوازی لێکرا گوڵکرایە ملی بە خواردن و بە شیرینی پێشوازی لێکرا و تەنیا شتێکی کە بانکیمۆن وتی بەداخەوە
وتیمە خەبن هیچ شتێکی دیکە هەڵوێستێکی دیکان لە بەرامبەر بە قەتڵ و عامکردنی 200,000 کەس لە تامیلەکان نەبوو ئەمە بێگومان بابەتێکی دیکە ئەوەی کە تامیلەکان چ بە هەڵسکەوتێکیان کردووە چۆن بەچی باوەڕێیان هەیە چ مۆدیلەکان کەس ئەوەی کە جیاوازی هەیە لە نێوان پێگەی گەلی کورد لە باشووری کوردستان لە ڕۆژاوای کوردستان بە تایبەتی ئەوەیە کە گەلی کورد خاوەن دینامیزمی خۆیەتی خاوەن هێزی بەرخودانی خۆیەتی لە ڕۆژاوای کوردستان کورد بە سیاسەتی خۆی هەوڵی داوەکە لەگەڵ هەموو ئەو هێزانێکە لە ئاسی نێودەوڵەتیدا و بە شێوەیەکیش تەنانەت لەگەڵ هێزەکانی هەرێمەکەشە پەیامی ئەوەی داوە کە تاکە شتێکی کە ئێمە لەسەر خاکەکەی خۆمان دەمانەوێت بیکەین ئەوەیە کە ئێمە دەمانەوێت مۆدێلێکی پێکەوە ژیان دامەزرێنی لەم هەرێمەیە کە کەسیان نەچەوسێتەوە ئامانجی سیستەمی خۆبەڕێوەبەری ڕۆژئاوای کوردستان ئەوە نییە کە سنووری سووریا پارچە بکە یا سنووری تورکیا پارچە بکە یا سنووری عێراق بێت پارچەی بکە ئامانجی گەلی کورد ئەوەی لەسەر خاکەکەی خۆی بە شێوەیەکی ئاشتی خوازانە ئازادی خوازانە بە مۆدێلێکی کە خۆی باوەڕی پێیەتی کە خۆی لەسەر ئەساسی خۆی هێزی خۆی بنیادی بنیە لەسەر خاکەکەی خۆی بژی بەڵام بێگومان بەرژەوەندی نێودەوڵەتی نە ئەخلاقی تایە نە ویژدانی تایە شتێکی تیا بە ناوی بەرژەوەندی سیاسی و ئابوووریەوە لە 5 مانگی چلەیە لە 1 ڕۆژ پێش ڕێپێوانی گەورەی کاردانەوە لە بەرامبەر بە کۆمەڵکوژەکەی پاریسا ئەردۆغان کە وەختێک دەچێتە پاریس بە هێندەی 3 ملیار بەرژەوەندی ئابووری ئیمزا دەکرێت نەوە ئەو بەرژەوەندی ئابوووریانە دانی سیلاح هەیە دانی فڕۆکەی شەڕکەر هەیە دانی تەکنۆلۆژیا هەیە تەوقیتەکەش جێگمانە بۆچی لەو کاتەیە بەڵام هەر ئەو میتانەی کە دەستگیر کراون لە ئەنجامی ئۆپەراسیۆنی شۆڕژگەری تۆڵەسەندنەوە لە شەیدبوونی ساکینە جانسز لە هەرێمی دووکانی باشووری کوردستانە ئەو میتانە وەختێک کەدان بۆیان دەنێن کە بە کامیون چەکیان داوە بە داعش بە کامیون بۆ جەبهەتە نووسرە شتیان گواستوتەوە و تعلیماتەکانی ڕاستە و خۆ لەلایەن ڕاوێژکاری میت هاکان فیدان و لەلایەن ئەردۆغانەوە خۆیەوە دراوە ئەمە شتێک نییە کە بوو بەرژەوەندی لە پێش هەموو شتەکەەوە بەڵام لە لای دەوڵەتانی سەردەست و زلێزی جیانی بەڵێ بێگومان بەڵام ئەوەی کە لەسەر ئەرز هەیە گەلی کورد بەرخودان دەکا و ئەردۆغان ئێستا ڕاستەوخۆ ئەوەی کە داعش نەیتوانی بیکە لە بەرامبەر بەگەلی کورد جەبهەتە نووسرا نەیانتوانی لقوپۆپەکانی جەبهەتە نووسرا و داعش و ئەلقاعیدە نەیانتوانی لە بەرامبەر بەگەلی کورد بیکەن ئەردۆغان بە خۆی و ئەرتەشەکەیەوە بەوانەیە کە لە دێرەزور و لە ڕقا و بە پاس ئەوانیان گواستەوە بۆ هاتای جارێکی دیکە دیمەنەکان هەیە ئەو دیمەنانەی کە چۆن بە مۆتیڤی ئاینی پەروەردە دەگرێن بە مۆتیڤی ئاینی هاان دەدرێن بەوەی کە چۆن هێرش بکەنە سەر ڕۆژئاوای کوردستان وە لەمەیە زۆر ناکۆکی دەیانەوێت ناکۆکی ئاینی ناکۆکی ئەتنیکی ناکۆکی جۆر ئەو جۆر بەکاربێنن لە بەرامبەر بە ڕۆژاوای کوردستان جارێک دانەوێت وڵاتانی عەرەبی و گەلانی دیکە گەلی عەرەب هاان بدەن لە بەرامبەر بە گەلی کورد لەلایەکی دیکەەوە دەیانەوێت مەسەلەی مۆتیڤی ئاینی کە ئەوانە کافرن بێدینن ئەوانە کۆمۆنیستن ئەوانە نازانم چینە لەناو قەوسا دەڵێم کۆمۆنیست ئەوانە بێدینن ئەوانە چەپن ئەوانە زەردەشتین بەدەیان شێوە ئەم زهنیەتە شۆڤێنیستە نەژاد پەرستی کە لە تورکیا ئەیفلاسی کردووە لە تورکیا هیچ ڕەوایەتێکی نەماوە دەیانەوێت بە هێرشکردنە سەر ئەفرین ئەو مۆتیڤە ئاینە نەژاد بارکراوە بە نەژاد پەرستی لە بەرامبەر بەگەلی کورد بە ئەنجام بگەێنن بەڵام تێبینی بکە لە لێدوانی 2 ڕۆژ یەک لە دوای یەکی هێزەکانی سووریای دیموکراتی و یەپەگە و یەپەژە و ئەو هێزانەی دیکە کە هاوپەیمانن لەگەڵ قەسەدەیە ئێمە دەبینین کە دەوڵەتی تورکیا لەباری دژایەتیکردنی گەلانی دیکەوە لە بەرامبەر بەگەلی کورد سەرکەوتو نەبووە زۆر باش سەرکەوتو نەبووە لەبەر ئەوە گرنگترین خاڵە بە باوەڕی من کە ناهێڵێ پرۆژەی نەک پرۆژە زیهنیەتی ئەردۆغان لە ڕۆژئاوای کوردستان لەگەڵ سەرکەوتنی سەربازی ئەویش سەرکەوتنێکی مەزنە بێگومان کاک شاسوار بەڕێزت چۆن لێ دەڕوانی دەوڵەتی تورکیا بەم شێوازەیە کە بەڕێز نەجیبە قەرەداغی باسی دەکات دەتوانێت ئامانجە بپێکێ دەتوانێت
کورد بە کافر نیشان بدا، کورد بە کۆمۆنیز نیشان بدا، وەکوتی لە بینی دووکەوانە کورد بە زەردەشتی نیشان بدا، هانی شەڕی نەتەوەکان بدا، ینی کۆی هەموو ئەمانە لە عەفریندا بەم هێرشە دەگاتە ئامانجی خۆی. پێم وایە ئەو ڕێگایانەی کە ئێستا ئەردۆغان تاقی دەکاتەوە و ئەو گوتارێکی ئێستا هەیەی و دەیەوێت شەرعیەت بەو هێرشانەی بدا لە دژی ڕۆژاوا پێشتریش تاقی کراونەتەوە پێشتریش سەرکەوتو نەبوون. بەڵام ئێستا هەم پێگەی کورد لە ناوچەکە زۆر جیاوازە، هەمیش ئەو بیانوانەی کە ئەردۆغان هەیەی بۆ هێرشکردنە سەر ڕۆژاوا کاریگەریەکانی پێشویان نەماوە، چونکە ئێستا ئەو ئەڵتەرناتیڤەی کە بە پێشەنگایەتی کورد لە ڕۆژاوای کوردستان دەبینرێت و ئەو سیستەمەی کە لەوێ بنیادراوە تەنها سیستەمێک نییە بۆ کورد، هەموو گەلانی سووریا تێیدا بەشدارن و لە سنوورێکی دیاریکراوی جوگرافیشدا نییە، بەڵکو پرۆژەیەکە بۆ تەواوی سووریا و دواتریش ڕۆژهەڵاتی ناوێت. لەبەرەوە لێدانی تورکیا لە عەفرین یاخود لە هەر گوندێکی سەرسنووری باکوور و ڕۆژاوای کوردستان لێدانە لە سیستەمەکە. ئەوان زیاتر ناکۆکن لەگەڵ ئەو ئەڵتەرناتیڤەی کە ئێستا لە ڕۆژاوای کوردستان پێشکەشکراوە و خەریکە بە ئەنجام دەگات. لەبەرەوە ئێمە نابێ وا سەیری بکەین کە ئەو هێرشانەی ئەردۆغان و تورکیا دەیکاتە سەر عەفرین تەنها پەیوەندی بە کوردەوە هەیە، بەڵکو پەیوەندی بە ئەو ئەڵتەرناتیڤەیە کە مەترسی هەیە بەرفراوانتر بێت، سنووری ڕۆژاوای کوردستان و سووریا تێپەڕێنێت و یەکەمین مەترسیش کە ئەردۆغان دەیبینێت هەز دەکات کە سیستەمە بگوازرێتەوە بۆ باکووری کوردستان، چونکە لەوێ زەمینە سازی هەیە لە ئاستی جڤاکیدا. بەڵام زەمینە سازیەکی وەها کراوە کە ئێستا لە بەرامبەر کوشتنی هەر منداڵێک یاخود هەر کەسێک لە عەفرین کە کووردە گەلانی دیکەی سووریا و ڕۆژاوای کوردستانیش لە بەرامبەرەوە هێرشانە دەوەستنەوە و بەشداری تێدا نمونەشیان خەڵکێسە لە سەرتاسەیری ئەوروپا و باشووری کوردستان لە وڵاتانی دنیا خەڵک دەڕژێتە سەر جادە چەندین شەو و ڕۆژە بەردەوامن بەم شێوەیە خەڵکی قبولی ناکە، یان ئێستا بڕۆ ستاسیۆنەکان بڕۆ مەیدانە گشتەکانی شارەکانی ئەوروپا شوێنە سەرەکیەکان خەڵک ئاوا لەسەر شەقامە. بەڵێ بێگومان هەر بەگشتی شۆڕشی ڕۆژاوا یاخود بڵێن هەرو ماوە دیاریکراوە ئەو چەند ساڵە کە ناوی لێ بنین قۆناغی شۆڕشی ڕۆژاوا زۆر جیاوازە لە هەموو تێکۆشانانەی کە لە مێژووی کوردستاندا هەبووە. کۆمەڵێک ڕەهەندی نوێ زیاد بووە کە پێشتر لە مێژوودا ڕەنگە نەیان بینین. لەبەرەوە ئەردۆغان و تورکیاش و وڵاتانی ناوچەکەش ڕەنگە درەنگ دەرێک بە پێگەی ڕۆژاوا بکەن لەسەر ئاستی ناوچەکە، چونکە ئێستا ڕۆژاوا لە ئاستی ناوچەکەدا لە ئاستی ڕۆژهەڵاتی ناویندا وەک ئەڵتەرناتیڤێکی هەرێمی سیر دەکرێت و دنیاش بەو شێوەیە دەیبینێت. و من هەتا ئێستا ئەوەندەی تێبینیش کرابێت لە وڵاتانی ئەوروپا لەلایەن ڕێکخراوەکانی مافی مرۆڤ هەتا ئێستا نەیانتوانی وە بچووکترین خاڵی نەرێنی لەسەر ئەزمموی شۆڕشی ڕۆژاوا ببێنەوە کە بتوانن لە دژی بەکاربێنن و هەموو بیانوانی کەردۆغانی و تورکیاش دەیدۆزنەوە هیچی قەنەعەت پێکردنین بە وڵاتانی دنیا. بەڵام بێدەنگیان وەک بەڕێز نەجیب ئاماژەی پێدا پەیوەندی بە بەرژەوەندی خۆیانەوە هەیە. ئەوان لە ڕاستیدا شتێک نییە بە ناوی ئەخلاقی سیاسی لەلایەن وڵاتانی سەردەستەوە، ئەوان بۆ کۆمەڵێک بەرژەوەندی خۆیان هاتوونە ناوچەکە و هەبوونیان لەسەر گۆڕەپانی عسکەری و سیاسی سووریا پەیوەندی باوە نییە کە گەلانی ناوچەکە ڕزگار بکەن یاخود هاریکاریان بۆ بەرژەوەندەکانی خۆیان دەکرێت لە شوێنێکە لەگەڵ ئێمە بەرژەوەندیان یەک بگرێتەوە لە شوێنێکی دیکەش بەر یەک بکەون. بێگومان ئەوان ڕەنگە نزیک بوونەوەیان کاتی بوو بێ بۆ کورد، بەڵام دەبێت لەوە تێبگەن کە ڕۆژاوایدی زەمینە سازیەکی وەهای بۆ کراوە کە تازە بووە بەواقع و چەسپاوە و تەنها بۆش ڕازی نابێت کە لە سنووری ڕۆژاوای کوردستان بمێنێتەوە. ئێستا وردە بەرفراوان دەبێت. ئێمە ئێستا دەبینین کە لە دوای ڕزگارکردنی ڕەقا و دێرە زۆر لە ئێستادا خەریکی سیستەمی خۆبەڕێوەبەری لە ڕەقادا دەمەزرێ، کۆمین لە گەڕەکەکان دروست دەکرێت، خوێندنگەکان خەریکن دەکرێنەوە بە هەمان ئەو ڕوانگەیە کە عەفرین و کۆبانێ و قامیشلۆ بەڕێوە دەبا. جا شۆڕشێک کە بەرهەمی ئیرادەی گەلان بێت و هەموو پێکهاتەکانی کۆمەلگا لە خۆ بگرێت ئاسان نییە کە ئیرادەکەی بشکێنرێت و بێگومان ئەوە چوار ڕۆژە هێرشەیە لەسەر عەفرین، بەڵام نەیانتوانیوە کیلۆمەترێکیش بێنە پێشەوە لە کاتێکدا شەڕێکی زۆر بێ بەرامبەرە لە ڕووی هێز و
چەک و تواناوە خۆتان نەزانن کە تورکیا دووەمین هێزی گەورەی ناتۆیە و ڕەنگە لە چاوەڕوانی هیچ کەسێکدانەوە بێت کە ئەفرین ئەوەندە بتوانێت کە خۆی بگرێت بەڵام ڕەنگە تەنها بۆ خۆیان ڕەنگە و ڕاستیان زانی بێت چونکە 6 ساڵە ئەفرین لە بەرامبەر هەموو جۆرە ئابلوقەیە کە لەسەر ناوچەکە هەیە بەرخۆدان دەکات لە هەموو ڕوویەکەوە و زەمینە سازیەکی یەکجار زۆری بۆ کراوە کە زۆر زیاترە لە ناوچەکانی دیکەی ڕۆژاوای کوردستانیش لەبەرەوە هەرگیز بیر لەوە ناکرێتەوە کە لە بەرامبەرە و هێرشە و هەر هێرشێکی دیکەش شکست بێنێت و یەک خاڵی زۆر ئەرێنی شۆڕشی ڕۆژاوا ئەوەیە کە جگە لە بەرخۆدان هیچ ئەلتەرناتیڤێکی دیکە نییە ئەوە زۆر مهمە کە تۆ لەوە تێگەیشتی تەنها ئەلتەرناتیڤی تۆ بەرخۆدانە لەبەرەوەی ئەوانەی کە بەشدارن لەو شۆڕشە هەرێ بە ئامانجێکەوە تەڤلی ئەو شۆڕشە بوون و خاوەنی کۆمەڵێک چۆن دەڵێ جیهان بینین یاخود کۆمەڵێک ئامانجی زۆر گەورەیان هەڵگرتووە کە ئامادەن گەورەترین قوربانی لە پێی ناودا بدەن کە تۆ ئامادە بووی بە دروشمی بەرخۆدان ژیانە و خۆڕانەگرتن یاخود بڵێین ژیان و بەرخۆدان بەیەکەوە ببەستیەوە و ئامادە نەبی لەو چەند کەلادەی بێگومان هەرگیز ناکرێت گومانیەوە بکەی کە ئەفرین بکەوێت یان هەر ناوچەیەکی دیکە لە ڕۆژاوای کوردستان. باشە هێزەکانی ئەرکی خۆپاراستن لە باکووری سووریا ئەمڕۆ لە کەرنەڤاڵێکی سەربازی لە حەسەکە پەیامیان داوە کە ئەوان ئامادەن بچنە ئەفرین پشتیوانی ئەفرین دەکەن چەند دیمەنێک هەروە کەمێک لە لێدوانەکان یەوێت دەبیستین پاشان دێمەوە گفتوگۆی دیکەشمان دەبێت بەڵێ بینەرانی بەڕێز با بچینە لای هێزەکانی ئەرکی خۆپاراستن لە باکووری سووریا بزانین ئەوان چیان بۆ ئەفرین وتووە. جبر ام خودی حقن اومد دیروکه ده تا کس کریه جبر کو جیان ما فی میا و ام با آزادی بجین رغم تندی و زحمتیه و ما هر دم امادنه کو جان خو فدای خاک خو بکن ام خودی دوزن و دوز آمد هله کو ام جان خو پران آوا بکن بر با آزادی و شر ما ناسکنه حتی کو شر اردوغان نسکنه و کسن کو پر تندی دکن بلا حکومت اردوغان یادا گرکر بزانه کو علاوین وی یلشکری مناطر سینن لبتر هزه ددن ما و رزگرتنا مال سر یا شهید آیا به آزادی و سرکفتن نزدیک بکن جبو تواهی گل ما ورایا گشتی اما که دستین پاراستن لروج آوا و باکور سوریایی و هزا خو پاراستن آمادن جبو پاراستنا هرما اوینه یا کو ایریش نووانه لسر تکرین یا کو خستک اوان تنبونا گل میا گل گوتن خستک اوان به اولهی و آشتی جیان بکن و ام اردوغان هجیار دکن لسر وان کاری کو دکن و با آگرد لیزه و اب آگر اردوغان و چکسن لسر ریاوی دبشو دینه و هر وها چکسن لوان لیستکان تماشا دکن و وجدان وان نالفن او شریک وینه بلا تواهی جهان بزانه که دولت اردوغان وان ایریشن لسر عفرین پکتینن و ببه بین کفتن آوید دیروکه ده رومت و هبون جبا شهید ما سرکفتن جبا گل آزادی خواست بين كابتن جبو حكومة عقبي بالروح بالدم نفديك يا عفرين وقفوا بالروح بالدم نفديك يا عفرين ئەمەش حەسەکە لە چاو ئەفرین و شوێنەکانی تر تازە ڕزگار کراوە ئامادەکاریەکی لەوێ هەیە قسە دێ لەسەر ئەم دیمەنە بەڵێ ئەم دیمەنە ئەڵبەتە هێز بەتەنیا هێزی چەکداری نین تەنیا هێزێک نین کە سیلاحیان پێبێ چەکیان پێبێەوە نمایشی ئەمانە تەنیا هێزی خۆپاراستنە هێزی خۆپاراستنی شارەکەیە بەڵام من تێبینێکم هەیە ئەڵبەتە لەسەر ئەوەی کە ئەگەر پێویست بکە دەچینە ئەفرین بە باوەڕی من ئەفرین بۆ خۆی هێزێکی پاراستنی تۆکمەی هەیە ئەمانە تەنیا هەڵوێستن دەتوانن هەڵوێز بن لەبەر ئەوەی زۆر گرنگە نەک بەتەنیا لە شارەکانی ڕۆژئاوای کوردستانەوە بەڵکو لە شارەکانی دیکەی کوردستانیشەوە بەشەکانی دیکەی کوردستان ئەم جۆرە هەڵوێستە هەیە تەنانەت من ئەوە چەند ڕۆژ 4 ڕۆژە بە سەدان کەس لە پەیوەندیان لەگەڵ یەکتریان بۆ نمونە دەڵێن ئێمە دەتوانین چی بکەین
ئێمە دەتوانین کەسێکن کە تەنیا قەڵەمێکی هەیە تەنیا کۆمپیوتەرێکی لە بەردەستا دەتوانێت شتێ بکە دەڵی دەتوانین چی بکەین دەتوانن چی بکەن پرسیارەکەش ئەگەر درێژەی پێ بدەین دەتوانن لە ڕاستیدا چی بکەن لە ڕاستیا زۆر شت دەتوانێت بکرێ مرۆڤ دەبێت لە ئاستی ئەو بەرخودانەی کە لە ئەفرینا هەیە هەرچی لە دەستی بیکات چونکە ئەم هێرشە ئەم پەلاماری دەوڵەتی تورکیا زۆر ناکێشێ دەوڵەتی تورکیا ئەو پۆتانسیلەی نییە نە لە ئاستی ناوخۆیە نە لە ئاستی دەرەکیە کە بتوانێت ماوەیەکی درێژ بەردەوامی بۆ هێرشانی خۆی بدا دەوڵەتی تورکیا لەم هێشەیە شکستێکی گەورە دەهێنێ شکستەکەشی بەتەنیا شکستێکی سەربازی نابێ شکستەکەی وەردەگەڕێ بە شکستێکی زۆر گەورەتر لەوەی کە لە قۆناغی ڕابردوودا بەریکەوتووە لەبەرەوە ئەوەی کە لە حەسەکە ئێمە بینیمان لە شارەکانی دیکە دەیبینین لە ئاست هەڵوێز وەرگرتن لە بەرامبەر بە و هێرشانێکە دەکرێتە سەر ئەفرین و لە ئاستی تەنانەت هەموو وڵاتانی دەرەوەی کوردستانە بە باوەڕی من دەبێ ئەو بەرخودانە گەورەتر بکرێ ئەو بەرخودانە بە تەنیا بەرخودان هەڵوێستێک نییە کە بۆ نمونە ئەمڕۆ ئەفرین لەژێر هێرشایە ئێمە تەنیا دروشم بڵێنەوە بە پێچەوانە دەبێ ئێمە زۆر باش لەوە تێبگەین کە ئایا چی لە پشت ئەو هێزە سەربازیە بەرخۆ دەرەوە هەیە کە لە بەرامبەر بە دەوڵەتی تورکیا بەرخودانەکە ئایا چی هەیە لە پشت باگراوندی ئەم هێزە سەربازیە تۆکمەیە چییە کە بۆتە سەدێک بۆتە بربەستێک لە بەردەمی دەوڵەتی تورکیایە کە لە هیچ کامێک لە هێرشەکانی خۆی لە بەرامبەر بە ڕۆژاوای کوردستان سەرکەوتنی بەدەست نەهێناوە دەبێ ئێمە سەرەتا لە ڕێگ و ڕیشێ و فەلسەفەیە تێبگەین لە ڕاستیە ئەوەشی دەتوانێت کە ئەو بەرخودانە درێژخایەن بکە تێگەیشتن ئەو فەلسەفەیە لەبەر ئەوەشی کە ئەو هێزە چەکدارە تۆکمەیەی تیار کردووە هەر ئەو فەلسەفەیە لەبەرەوە بێ لەو فەلسەفەیە بەتەنیا چەک بەکارهێنان هیچ معنایەکی نییە لەبەرەوە ئەوە وا دەکات کە ئەو بیر و باوەڕێی کە وای لەو ئینسانە نەکردووە کە بەتایبەتی ئەو نابەڵانسی کە لە نێو کۆمەلگایە هەیە لە نێوان ژن و پیاوە لە نێوان نێر و مێیە کە لە ڕۆژاوای کوردستان بەو فەلسەفەیە تا ئاستی وەک هەویەکی یا بڵێن یەکسانیەکی ژێندەری ڕاستبۆتەوە لە هەمان کە دەبێ مرۆڤ لەو فەلسەفەیە تێبگا لە ڕاستیە زۆر باش ئەوەیە دەتوانێت هەم گۆڕانکاری ڕیشەیی لە بەشی دیکەی کوردستانە ئەنجام بدا هەم ئازادی لە ڕۆژاوای کوردستان و ئەو مۆدێلە لە ڕۆژاوای کوردستان درێژخایەن استراتیژیتر بکە و ئەوەیە کە لە ئاسی نێودەوڵەتیدا دۆست و هەواڵ بۆ گەلی کورد زیاتر پەیدا بکەوە ئەو دۆست و هەواڵێتیە بە تەنیا یەکلایەنە نەبێ واتە تەنیا چاوەڕوانەکان لە ئاسی نێودەوڵەتیەوە نەبێت کە هێزی ئینتەرناسیۆنال یا گروپە ئەلتەرناتیڤە ئینتەرناسیۆنالەکان ڕویان لە ڕۆژاوای کوردستان بێ بە پێچەوانەوە زەمینە و پلاتفۆرمێکی کە ئێستا لە ئاسی نێودەوڵەتیدا دروست بووە پلاتفۆرمێکن کە بەڕاستی شایانی باسکردنە کە لەوەی کە ئەم مۆدێلە ئیدی بە چاوی مۆدێلێک کە کەڵکی لێ وەردەگرن دوایین پەیامی شاسواریش وەربگرم کاتمان بەرەو کۆتایی دەچێت ئەگەر بە چڕ و پڕی بە زۆر بە کورتی پێمان بڵێ چی دەتوانین لە دەرەوە سەوە خەڵکەکە دەبینین ئەوە باسڵە لە شوێنی ترە تا ئێستاش لەسەر شەقامەکانن چی بکرێت من پێم وایە باشترین کۆمەکی بەرخۆدانی ئەفرین ئەوەیە کە لە ڕۆحیەتی ئەو بەرخۆدانە تێبگەین کە ئێستا لە ئەفرین هەیە و ئەو باگراوەندە معریفە بناسین کە ئەو بەرخۆدانە بێوێنەی دروست کردووە و لە نهێنیەکانی سەرهەڵدانی شۆڕشی ڕۆژاوا و بەهێزبوونی ئەو گڕای بەرخۆدان تێبگەین و هەوڵدەین هەر کەسێکیش لە هەر شوێنێکە ئەرکی خۆی پێک بێنێت ببێتە ئەفرینێک بەتایبەت ڕوو لە باشووری کوردستان هیوادارە مەزموونی ڕۆژاوا بۆ بەرخۆدانی ڕۆژاوا ببێتە چۆن بڵێ هەوێنێک بۆ ئەوەی کە بتوانن ئەم ڕۆحیەتە لە باشووری کوردستان و لە ڕۆژهەڵاتی کوردستان زیندوو بکرێتەوە و ئەو بەرخۆدانە بگوازرێتەوە بۆ هەموو شوێنێک لە دەرەوەی وڵات بێت یان لە کوردستاندا بێت تەنها بە پشگیری و معنەوی بەس نییە پێویستە هەمومان ببینە ئەو مرۆڤ ئازادەی کە ئێستا لە ڕۆژاوای کوردستان لە بەرخۆدانێکی بێوێنەدایە و پێویستە وەشمان لەبیر نەچێت کە ئەوە بە چارەسەریەکی کت و پڕ یاخود بە گۆڕانکاریەکی لە ناکاو کە لە دەرەوەی ئیرادەی ئەوانە دروست نەبووە بەڵکو
زەمینە سازی جوواکی بۆ کراوە چەندین ساڵ هەوڵی بۆ دراوە سەدان کەس لە پێناویدا گیانی خۆیان بەخت کردووە بۆیە هەر چارەسەرێکی کاتیش بۆ هەر کێشەیە کە ئێستا بەتایبەت لە باشووری کوردستان هەیە جێگەی خۆی ناگرێت پێویستە خەڵک لە ئێستاوە هەوڵدا لە بواری جوواکیەوە زەمینە سازی بۆەوە بکات کە سیستەمێکی وەکو ڕۆژاوە بچەسپێنێت کە لە ئەنجامدا ئەوە ببینین کە دەبێتە بەرخۆدانێک لە بەرامبەر هەموو مەترسیانێک کە لەسەر باشووری کوردستان ڕوودەدەن وەکەوەی کە بینیمان کە لە دوای کەوتنی کەرکک هیوادارم بەرخۆدانی ئەفرین ئەنەرژێکی دیکە بدات. باشە شاسوار بمبورە قسەکەت پێدەبڕم لە چالاکی هەن ئێستاش لە پاریس چالاکیە بەڵام پۆلیس پەلاماری خەڵکی داوە لێەوە چالاگوان یوسفمان لەگەڵدایە گەر هەڵم نەکردبێ بزانین لەوێ چی دەگوزارە یوسف دەم باش نەهات چه هەیە لە پاریس چما پۆلیسی فەڕەنسا ئێرشی چالاگەران دەکە گەلێمە پاریسی خواستن لە دژی بویێرێن عەفرینی داگیرکەوە تورکی خواست ئێریش بکە پرۆتێستت کە پۆلیسا نەهێش پۆلیس ڕێگرتانە ملەتە مەلجیڤیە 2 ساعەتە نایلن ji berî hevalekî me nexweş ket ambulansa çêlda tansiyonekî bilind e lê polîs naîlin ez bawerim yê müdahale bikin anha سەدەم چیە نایڵن هونە لە پۆلیسان نەپرسیە یوسف ئاڵکان چما هەرشی گەل دەکەن چما ڕێنادەن هونە چالاکیە خۆ لە دژی داگیرکاریە تۆرە بمەشێنن ئەمێ ئەم تیجاری ناسێکینە وەک کۆبانێ مەچا کۆبانێ خستە ستالینگراد هەیە داوامە بەرخۆ بزن ئەم بانگە لێ خۆی پاریسی بکەن برا وەرە ستراسبورگ ساندنیە وەرە پۆلیسێن هایریش بکەنە بەرخۆدان ئەو چالاکی لە پاریز یوسف چالاکی لە پارێز لە کی دەرێ تێبەڕێوە برن هەتا لە ئێکرانێ مەگەل بزانن لە کی دەرەیە گەر ئاگاهی زیادەتر بدەین لە کەمبەرە ستراسبورگ ساندنیە لە هێندا کۆمەڵەیە لە هەمبەر کۆمەڵ ئەحمەدکایە چالاکی تێبەڕێوە برن لەوی دەرێ چخاس گەل تەڤلی بووە چخاس گەل نەها لەوی دەرێ نعم وقت دكومن يك 300 كاسن عليك دي 300 كده ام قد كرنا قال لك بوليس انا بس 300 بوليس كون بنا كي اخافتني تي هيك قبول لكن ملاتي قبول لك خود دینا ملت پلیس قاضی بلر که کلمه بلر نبه بله باشه یوسف ئاڵکان چالاگوان لە پاریسەوە زۆر سپاست دەکەین بەم شێوەش زۆر سپاسی بەڕێستان دەکەم لە جیبە قەرەداخی ئەندامی ناوەندی ژنەلۆژی شاسوار مامە ڕۆژنامەوان کە لێرە پێکەوە بووین هاوکاتیش ئەو هێرشانەی فەڕەنسا شەرمەزار دەکەین کە دەیکاتە سەر چالاگەرانی وادارین گەل بەرەو ناوەندی ئەحمەدکایە لە پاریس بەڕێ بکەوێ خاوەنداری لەو خۆپیشاندەرانە بکە کە لەوێ ئێستا لە دژی داگیرکەری ڕژێمی تورک بۆ پشتیوانی ئەفرین لەوێ دەستیان بە چالاکی کردو و ڕوبەڕووی هێرش بوونەتەوە تا بەیگەشتنەوەیەکی دیکە شاد و بەختەوەر بن.